جوانترین و بۆن خۆشترین پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو دۆستان و خۆشەویستان و ئێوەی خۆشەویست و بەڕێز ئەکەم و هەروەها بە ناوی ئێوەی بەڕێزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان ئەکەین. داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، نوێژ و ڕۆژ و زەکات و خێر و سەدەقە و ذکر و نزا و دوعا و پاڕانەوەکانی لە هەموو مسلمانێک وەرگرت بێ. خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی هەموو تاعەت و عیبادەتەکانی تریشی لێمان وەرگرت بێ. داواکارین لە پەروەردگاری مەزن دامەزراومان بکە لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی، لەسەر ڕێگای ڕاست بەردەوامیمان پێ ببەخشێت